لەم سندوقەی تەنیشتان کۆمەڵێک وێنەی تێدایە. ئەگەر بتوانن پێشانی کامێراکەی بدەن و قسەی خۆتان لەسەر هەر یەکەیان بڵێن. ئەمە مامۆستای گەورە و ئازیزمانە، کوردیزان و دڵسۆزێکی گەورەی ئێمەیە بە ناوی مامۆستا هێمن موکریانی. سیرەکە لەوەیدایە کوردیزانەکانی ئێمە کە 4-5ێکن زۆربیان خەڵکی موکریانن، مەسلەن مامۆستا هێمن، هەژار موکریانی، حەسەن قزڵجی، عەبدوڕەحمان زەبیحی، عەلاءالدین سەجادی. مامۆستا هێمن شتێکی هەیە لە ئەدەبی کوردیە کەمە. ئێمە یان شاعیرمان هەیە هەڵوێستی جوانە، یان شاعیرمان هەیە ئەدەبی جوانە. هێمن موکریانی هەردووشی جوانە، هەم هەڵوێستەکانی و هەم شعرەکانی. مامۆستا هەژار موکریانی بێگومان یەکێکە لە شاعیرە هەرە گەورەکانی کورد کە هەموو کورد دەکرێت شانازی پێوە بکات، بەداخەوە لەوانەیە بە شێوە بەهۆی کەمی ئەو وێنانی کە بڵاو بوونەتەوە یاخود جیاوازی وێنەکان کە بڵاو بوونەتەوە جیلی ئێستا یاخود ئێمەومانان بە باشی شێوە شکڵی نەناسین. چکە من وێنەی مامۆستا هەژار موکریانیم بینیوە بەم جۆرەی ئێستا نەبووە بەڕاستی. باشە جێگەی شانازی هەموو میلەتی کووردە و بەشێکی زۆری شارەکانیم خوێندۆتەوە و نازانم یان هی زۆر لەوە گەورەترە کە من کۆمنتێکەمە بێت لەسەری بەڕاست.